لەم شەقامە ئامادەکاری دەکرێت بۆ سیرکردنی یاری کۆتایی جامی جیهانی ڕووسیای 2010 لە نێوان فەڕەنسا و کڕواتیا. سەرەتا ڕێژەی وەرزش دۆستان لە شەقامی ئیسکانی شاری هەولێر بۆ یاریەکە کەم بوو بەهۆی زووی کاتی یاریەکە، بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی کاتی یاری و دەستپێکردنی شەقامەکە پرخەڵکتر دەبوو کە لە ڕێگای شاشەکانی کافتریا و دوکانەکان سەیری چرکە بە چرکەی یاریەکەیان دەکرێت. هەردوو هەڵبژاردەی هەرچی کامێکیان ببنە پاڵەوان شایستن، چونکە هەردووچیان ڕێگایەکی زۆریان بڕیوە. پێم وایە یاریەکە دەگاتە جارێشتر کڕواتیا یاریەکە دەگەێنێتە کاتی زیادکراو، بەڵام پێم وایە لە کاتی زیادکراو فەڕەنسا براوە دەبێت. پێشبینیم وایە ئەمڕۆ یاریەکی سەختە بێت، بە تایبەتی شەڕی ناوەندە ئەمڕۆ هەردوو هەڵبژاردە ناوەندێکی بەهێزیان هەیە، بەڵام یاریەکە هەرچەندە شانسی بردنەوەی هەردوو لاوەکو یەکە، بەڵام فەڕەنسا هێڵی هێرشبەرێکی یەکجار باشەیە. پێم وایە فەڕەنسا ئەمڕۆ دەتوانێت بۆ جاری دووەم خەڵاتی نازناوی جامی جیهانی بەرز بکاتەوە. بەڕای من فەڕەنسا هەلی زیاترە بۆ برنەوە بۆ پێ یاریزانەکانی باشترن و بە تایبەتی هێڵی ناوەڕاستی وەکو پۆگبا و کانتی و هێرشبەرەکانی کریزمان زیاتر ئەزمونیان هەیە، بۆیە پێشبینی دەکەم هەڵبژاردەی فەڕەنسا بیباتەوە. لە نیوەی یەکەم یاریەکە فەڕەنسا بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک پێشکەوت، بەڵام ئەوەی جێگای سەرنج بوو زۆر بەکەمی هاندەرانی هەردوو هەڵبژاردەی فەڕەنسا و کڕواتیا دەبینران، بەڵکو ڕێژەی هاندەرانی هەڵبژاردەکانی تر زیاتر ئامادەبوون و بۆ ئەوە هاتبوون تام و چێژ لە یاریەکە وەرگرن. وڵی بە قەنەعەتی من لە شۆرتی دووەم گەمەکە بە پێچەوانە دەبی کڕواتیا دەتوانانی سەرکەوتن بەدەستبینی بەخۆم فەڕەنسامە، بەس بەپێی پێشبینیەکان جم و جۆڵی کڕواتیا زیاترە. من پێشبینی دەکەم لە جێمی دوم کڕواتیا زیاتر هێرش بە زیاتر زەخم لەسەر یاریزانانی فەڕەنسا دروست بکات. پێم وایە کڕواتیا دەتوانانی ئەنجامێکی جیاوازتر تۆمارکە لە جێمی یەکەم و ئاستێکی جیاوازتر نیشان بدات. لە نیوەی دووەمی یاریەکە فەڕەنسا بە 2 گۆڵی خێرا یاریەکەی لە بەرژۆندی خۆی باشتر لێ کردو تا ئەوەی توانی پارێزگاری لێ بکات و ببێتە پاڵەوان و هاندەرانی فەڕەنساش دڵخۆش بکات. لە یاریەکەی ئەمڕۆ هەڵبژاردەی کڕواتیا توانم بڵێم بوونی خۆیان ون کردبوو، نەیان دەتوانێت ئاستێکە لە یاریەکان ڕابردوو پێشکەشی بکەن، پێشکەشیان نەکرد، بەڵام جارێشتر دێشام گەورەی خۆی سەلمان توانی بە شێوازێک تازە بە تەریقەیەش تازە ڕوبەڕووی هەڵبژاردەی کڕواتیەکان بێتەوە، توانی کۆنتترۆلی ناوەڕاست بکە. ئەوە وای کرد کە هەڵبژاردەی فەڕەنسا بە شایستەی براوی یاریەکە بێت. فەڕەنسا توانی ینی خوێندنەوەکی باش بۆ کڕواتیەکان بکە، خاڵە لاوەزەکانی دیاری بکە، ئەوە بتوانانی لە تۆپە جێگیرەکان وهروە لە هێرشی پێچەوانە بتوانێت 4 جار تۆڕی کڕواتیا باژێنێ، لە بەرامبەردا کڕواتیا ینی هەوڵیدا کۆنتترۆلی ناوەڕاست بکە بێگومان کردی، بەڵام نەیتوانی خۆی لە بەرامبەر هێرشە خێراکانی وهروە تۆپە جێگیرەکانی فەڕەنسیەکان ڕابگرێت. ئەوە وا کرد کڕواتیان نەتوانێت لە بەرامبەر فەڕەنسا سەرکەوتوو بێت. شەقامی ئیسکان بۆ ئەم جارە جیاواز دەرکەوت، بەبێ بوونی هێزی ئەمنیش هیچ جۆرە گرژێکیشی بەخۆیەوە نەبینی کە زۆربەی هاندەران بۆ ئەوەی دەگەڕێنەوە یاریەکە لە نێوان دوو هەڵبژاردەی جەماوەری نەبوو. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.